لتوركيا يعني ئەوە كمان دۆزی لە تورکیا دوای ڕوخاندنی داعش هەندێک ماڵباتەکانی مەسەلەن بڵێن ئەو داعشەکانی لە ناو سووریا کە ڕایان کرد دەرچوون لە سووریا چوون بۆ تورکیا و لەوێمان هەندێک عراقیەکان مەسەلەن ئەوە لە بیدایەتەوە لەگەڵ داعش بوون و منداڵەکان بە بەخۆی گرتن وەکو ئەسیر وەکو سەبیە و لەگەڵ خۆی بردن ئەوە هەر ماوەیەک جارێک حالەتێک دوو حالەت ئێمە ئاگادار لەسەر دەبن محاولاتی گەڕانەوەی دەکەن یعنی ئەوە دەمەکی دیکەمە تقریبەن پێش چەند مانگێکە جارێکی دیکە دووسێ حالەت لەگیرە وڵاتەکانی دیکە یعنی ئێمە یعنی لەبەر داعشەکان لە هەموو وڵاتەکانی دنیا تقریبەن هەبوون لەبەر ئەوەش ئێمە یان تەسەوەر دەکەن لە شوێنەکانی دیکەش هەیە من بە تایبەت منداڵ